بالەی یانەی هەولێر ئامادەکاریەکانی بە کۆتا هێنا بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگەی سلێمانی لە یاری دێربی کوردستانی لە خولی بژاردەی عێراق. بالەی هەولێر کۆتا مەشقەکانی لە نێو هۆڵەکەی خۆی ئەنجامدا و دواتر گەشتی شاری سلێمانی کرد بۆ دوا ڕوبەڕووبوونەوەی قۆناغی یەکەمی خولەکە بەرامبەر پێشمەرگەی سلێمانی. بالەی هەولێر لە دوا دویاری خۆی تووشی شکست بووە بەرامبەر یانەکانی نەفتی میسان و غازی جنوب، هەر بۆیە چاوی لەوەیە بەرامبەر پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ئەنجامی باش. ئامانجەکەمان پێکاوە کە مانەوەمان لە خولی بژاردەی عێراقیە، نەک تەنیا لە خولی ناوی عێراق، خولی بژاردەی عێراق کاشتی پێ بەهێزن. ئێمەش کە ئێستا چەند ئەنجامێکمان هەبوو بۆ دوایی ئێمە تیپەکەمان ئەوە ئیمکانیەتی بووە ئێستا ژێمەکە بۆ یاریەکانی داهات و زیاتر ناو یاریگای خۆمانە و یاری ئاسانترمان ماوە کە دەکەێت ناو یاریگای خۆمان یاریەکان ئاسانتر دەوی بۆ ئێمە ئەتوانین ئەو یاریانەی کە ناو یاریگای خۆمانە لە بەرژۆندی خۆمان بە کۆتا بێنین بۆ ئەوەی کە لە چاوەڕوانی خۆمان زیاتر بەدەست بێنی کە گەیشتنمان بۆ چارگۆشەی زێڕینە. ئەمڕۆ دو ئامادەکاریمانە و دووس بە یاریمان بەرامبەر یانی پێشمەرگەی سلێمانی هەیە و ئینشاڵڵا بتوانین سێ خاڵی گرنگی یاریەکە بەدەست بێنین. ئێمە ئەوڕۆ لە دوایمی مەشقی یانەکەمان کە لە هۆڵی یانەکە خۆماندا کرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی پێشمەرگە کە نۆزەی ئەم مانگە دەکاتە ڕۆژی سێشەممە لەگەڵ یانەی پێشمەرگە بەڕاستی یاریەکی بەهێز دەبێت، بەڵام ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆ ئەو یاریە بۆ هۆکاری ئەوەش کە دوی و یاری لە دەرەوە یاریگای خۆمان لە بەرامبەر غازی جنوب بۆ نەفتی میسان لە تووشی شکست هاستین. ئەویش ئینشاءڵڵا یاری داهاتوو لە بەرامبەر پێشمەرگەی سلێمانی ئێمە توانین لە خۆناغەکانی یەکەم دوو جار بردنەوەیان بەسەر تۆمار بکەین ئینشاءڵڵا بەبێ ئەو ئامادەکاریانێک کە ڕاهێنەر ئامادەی کردوون هەوڵ دەدەین ئەنجامێکی باش بەدەست بێنین و تۆڵەی ئەو شکستانە ڕابردوو بکەینەوە. بالەی یانەی هەولێر لە کۆتا حەوت یاری دوو سەرکەوتنی تۆمار کردووە و تووشی 5 شکست هاتووە کە لە دوانیان خاڵی وەرگرتووە و خاوەنی 8 خاڵە لە پلەی شەشەمی ڕزبەندی. پێشمەرگەی سلێمانیش لە پلەی سێمدایە بە کۆکردنەوەی 14 خاڵ. هەردوویانە لە قۆناغی کۆمەڵەکان دوو جار ڕوبەڕوو یەکتر بوونەوە کە لە هەردووچیان یانەی هەولێر توانی سەرکەوتن تۆمار بکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.